سڵاوی محەممەدنووریتان لێبێ. ئایا ئەو کردار و کارانەی داعش دەیکەن لەگەڵ ئەحکامی شەریعەی ئیسلامدا دێنەوە یان هەوڵێکە بۆ لەکەدارکردنی ئیسلام؟ ئایا چی هەڵگریمانەی ئیسلامی ڕاستەقینەیە ئەو گروپانەی هاوشێوەی داعش و قاعیدەن خۆیان بە ئاڵا هەڵگری ئیسلام دادەنێن یان حیزبە ئیسلامیەکانی تر کە بەشداری لە پرۆسەی سیاسیا دەکەن؟ سەرکردەیەکی داعش دەڵێت ئێمە بۆ گەڕانەوەی ڕشد و کەماڵی عەقڵ هاتوین تا خەڵک بگەڕێنینەوە سەر ڕێگای ئیسلامی ڕاست و دوورکەونەوە لە بیدعەکانی بەناوی دینەوە دروستکراون. شارزایکی بواری ئاینیش دەنووسێت ئەم جۆرە هێزانە ئیسلام وەک دین ناشرین دەکەن. سەرکردەیەکی حیزبێکی ئیسلامی کوردیش دەڵێ سونەی عێراق مافی خۆیانە بەرگری لە مەزڵومیەتی خۆیان بکەن. ئایا چەندە لەم سەردەمەدا بوونی حیزبی ئیسلامی زەڕورە؟ ئایا مەترسی دروستبوونی گروپی هاوشێوەی داعش لەناو ئەم هێزە ئیسلامیانەدا ناکرێت؟ ئایا جیادکردن، خەلافەت، هیجرەکردن، جیاکردنەوەی ماڵی ئیسلام و کافر، غەنیمە و جاریە چۆن لە ئێستادا و لەم سەردەمەدا خوێندنەوەی بۆ بکرێ؟ ئایا سەرکردەی حیزبە ئیسلامیە کوردیەکان چۆن دەڕوانە هێزێکی وەکو داعش کە خۆی بە هێزێکی ئیسلامی و جیهادی ناو دەبا؟ شارزایەک لە بواری ئیسلامیدا دەڵێ میانڕە و تونڕە و لە حیزبی ئیسلامیدا نییە چونکە هەموو هێزێکی دینی مەترسی تونڕەوبوونی هەیە. مامۆسایەکی ئاینیش دەنووسێ بێویژدانی بەرامبەر حیزبی ئیسلامی دەکرێت. مامۆستا نەوزاد خالید کە میوانی ئەم بەرنامەیە و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستانە و یەکێکە لە وتار خوێنەکانی شاری کەرکووک دەڵێت ڕاگەیاندنی ئەمڕۆ مێشیە دەکا بە گامێشیە بە پێچەوانەکەشیەوە مەرج نییە ئەوەی دەوترێ ڕاز بێ. لە بەرامبەردا پارێزەر و شارەزا لە بواری ئیسلامدا محەممەد دارا دەڵێ گروپە ئیسلامیەکان لە جەهالەت دەژین چونکە لە ئیسلامدا شتی وابوونی نییە. گفتوگۆیەکی گەرم لە نێوان مامۆستا نەوزاد خالید ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و هەروە بەڕێز پارێزەر محەممەد دارا شارەزا لە بواری دیندا. سوپاسانەکەی. سەرەتا مامۆستا ئەگەر بێمە لای جەنابەت جەنابەت لە تایتڵە سەرەکیەکەی کە بۆ ئێمە نووسیوە دەڵێ ڕاگەیاندنی ئەمڕۆ مێشیە دەکا بە گامێشیە مەرج نییە ئەوەی کە دەوترێ لەبارەی هێزێکی وەکو داعشەوە گەر ئێمە تایبەتیکەینەوە ڕاز بێ. ڕەنگە ئیعلامی غەربی تەسیراتی هەبوو بێ لەسەر ئەم ئیعلامە کوردی و ئیعلامی عەرەبی و ئیعلامی ئیسلامیە. ئەم قسەیە بە بەڵگە و ئەدیلەوەیە؟ الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده اللهم آمين وبالله نستعين. پێشەکی دیارە من ئەو کەلیمەی مکەوتووە ئیعلام بە شێوەیەکی گشتی نەک تایبەت ئەوەی ئەمڕۆ لەبارەی داعشەوە ئەیڵەیە لەبارەی ئەوە خەبەر ئەگەیەنێ و خەبەر بڵاو ئەکاتەوە. قاعدەیەکی منطقیمان هەیە فەرمێ الخەبەر يحتمل الصدق ويحتمل الكذب. هەواڵ ڕێگەی تێ ئەچێت درۆ بێت ڕێگەی تێ ئەچێت ڕاست بێت. ئەمڕۆ ئیعلام دەورێکی زۆر سەرەکی ئەبینە لە عالەمدا بە چاوی خۆمان بینیمان زوڵمی زۆر گەورە ئەکرێ لێرە و لەوێ لە وڵاتی خۆمان و لە هەر وڵاتێک بەڵام ئیعلام ئەتوانێ بیشارێتەوە تەنانەت کەس باسی نەکە. وەشتی واش هەیە حەقیقەتی نەبووە بەڵکو پێچەوانەکەی بووە ئیعلام وای کردووە پێشانی داوە لە پێش چاوی خەڵکی بە شێوەیە بەڵام لە حەقیقت کاتە تەحقیقەکەی ئەچیتە بنج و بنەوانی مەسئلەکان سەیرەکەی وانی. ئەمەی ئێستا بۆیە ئەگەر تایبەتی کەینەوە مامۆستاجان ئەگەر تایبەتی کەینەوە بە ئێستا کە حەدەسێک ڕۆیە لە مووسڵا هێزێک هەیە گروپێک هەیە ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کورتکراوەکەی داعشە ئەمەی لەسەری دەوترێت تۆ لا دوایە بەشێکی بوختان و درۆیە؟ گومانی تێدا نییە تەحقیقمان نەکردووە لەوەی یا با بڵێن شتێکی تازەی و کتوپڕ ڕووی داوە ناتوانین ئێساوا بە کتوپڕی تەحقیق بکەین بزانین ئەوانەی کە ئەوترێ وایە یانە بۆیە کە ئەمە کاتی دەوێت بۆی تێبگەین لە حەقیقەتی ئەم باسە. ینی مەسەلەی ئەوەی کە پێوتێ مامۆستا ئەگەر پرسیارەکە زۆر تایبەتی کەینەوە مەسەلەی ئەمەی جیاکردنەوەی ماڵی ئیسلام و ماڵی کافر کە خۆیان ڕاگەێنن مەسەلەی غەنیمە و جاریە و فرۆشتنی ئافرەت و جیادی نیکاح و ئەمانە لا دوایە بوختانە بۆیانەکە یاخۆ ڕاستە و ئەم هێزە ئەم کارانە دەکەن. نازانم ڕەنگە لە حەقیقەتا وا بێت ڕەنگە واش نەبێ
بەڵام ئەمە لە داهاتوودا بۆمان ڕوون دەبێتەوە کە ئەمانە حقیقەتی هەیە یان نییە. تۆ لە دوای هەیەتی یان نیەتی ئەوەی من لە ئیسلاما بینیمە بەو شێوەیە نییە ئەمڕۆ لە ئەعلام و ڕاگەیاندنەکان بە ناوی داعشەوە یان بە ناوی خەڵکانێکەوە باسەکرێ. ئیسلام هەموو ئەمانی باس کردووە، باسی جیزیەی کردووە، باسی سەبایی کردووە، باسی ئەم نیکاحانەی کردووە کە باسەکرێ زۆر بە وردی و بە جوانی، زۆر بە شێوەیەکی شیرین کە هیچ مخالفەیەکی لەگەڵ عەقڵ و منطق و جیهادی نیکاحیشی باس کراوە. بە وشەی مستەلەحی جیهادی نیکاح نییە، بەڵام ئەم نیکاحە ئەگەر کاتی هەبێ و بتەوێت ئەوەت بۆ ڕوون بکەمەوە ئەمە حقەتێکی هەیە. چۆنیە ئەم نیکاحە لەگەڵ نیکاحی ترا هیچ فەرقێکی نییە. بە مارە بڕینێکی صحیح وەلی ئافرەتەکە مارە ئەبڕێ شاهید و ئیثبات هەموو ئەثەرەکانی بۆ نمونە میرات و مناڵ و هەموو بۆ چەند ساعتێک بۆ درێژ نەخێر بۆ چەند سعاتێک نییە، بۆ چەند سعاتێک لای ئەهلی سنت و جەماعەت حرامە و دروست نییە و شتیوانە. بەڵام کەسێک چێ بۆ نمونە بۆ خارج بۆ خوێندن 4 دانە ساڵی پێچێ لە مدەی ئەم 4 دانە ساڵەدا ئەم کەسە لەوە ئەترسێت تووشی زیناب بێ، خاصن لەوێ هەموو شتێک مباحە و هەموو شتێک بۆ یەکە لە مدەی ئەم 4 دانە ساڵەدا ژنێک دێنێ. يعني أمريكا أجل جهادي نكاحي كان داعش بص عندما كان إمام أخي باقسكم توك باسي أود كردا بروني كبوي خلق تيبقى بيك دين لسر أوي نكاحك لقل آفرتك لا داهات ودا بيك دين لسر أوي أجل فشيمان بوينوا لم نكاحه تبرو بلا إشي خوتو من دين بلا إشي خمو بلا منالقان منالي هردو لامان شويكي صحيح بابا واضح تقصد يعني أجر جروبا كان أنداماني جروبي دولة إسلامية لعراق وشام أم كاريان كردو بيشتيق نية بيتشواني الشرع بيه أجر بمشي ويبي بيك هات بيتن بو مديك كشان صالحك لخارج أخواني بولمونا أنا لخارج أخواني أنا هاتونا تأير يعني ما بس أول أما أجل لو ورجي لها أما أجرنا وشيء نكاح جهاد لا كتب فقهية بهيج شيء وين نية مصطلحك وما نية بلام ويك هم أنا أما ما وين شو صار تواصل ما مصا مو توزع كده كواته ما مصا بش يقلوانين كبالإعلام بازك السر برين وكشني غير الدين وكش ملبراني خلق بناوي دين ومانا لا دو بش شيء إعلاميش أمي شيء كدو بقامي أشياء قماني تيدا النية أمشتانا حقيقتي هي أقرتو أما بلي خلق كجري خلق سر بري أما أنا حقيقتي هي وقماني تيدا النية بلام إسلام تاتشني أمي قبوله قاتل داعش أكيد وكو ما مصايش آيني وكو كسيك لناو سركداتي حزبيش إسلامية داعش بحزبيش تيروريز بناسيني وشي تيروريس أوانا إمام ملاين من بوخوم وشيك ناتوانم بكار بينم كمصطلحي بابلين ملايان نبي بيغمبري خوا صلاة والسلام خواه لسر بيه إمي وافير كردو أفرمي ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذي بويك وشيك كواتو وشي تو بكارين يعني نالي دولة إسلامية العراق وشام حزبيش تيروريستا بلام كومالي هلو كمكريه بلام ناكل يعني بني تيروريست تولاد أمام مصايش يعني ناكل بكاري المصطلح مصطلحي غربي إمي ملايان لسر يرانا هاتي بويك بكارين يعني باش زور شاكا كاك محمد دارا تۆڵی گروپە ئیسلامەکان لە جەهالەتەوە دەژین چونکە لە ئیسلامدا شتیوانە حیزبە ئیسلامەکان یعنی بۆ لادوایە هەموو حیزبە ئیسلامەکان لەناو جەهالەت ئاژین مامۆستا کۆمەڵە ڕوونکردنەوەیە یعنی بۆ چوونی تۆ لەوە نزیگە بێتەوە لەوایە کە حیزبی ئیسلامی گروپە ئیسلامەکان هەڵگیری ڕاستەقینەی ئیسلامین ئەم گروپە ئیسلامیانە لە جەهالەت ئاژین واتە لە سەردەمێک ئاژین پێش ئیسلامن سەرەتا زۆر سپاس حەزەکەم پێشەکیەک ئەم بۆ بەڕێستەوەم بۆ مامۆستاش و بینەرانیش من بەرامبەر مامۆستا دانیشتوم ئێستا بینەران واستەکە من بەرامبەر بایلی ئیسلام وەستاوم یان جیهات ئیسلامەکەم بە پێچەوانەوە من داگۆکی لایەن ئیسلامەکەم بەڵام شتێکی زۆر ڕووناشکرایە ئیسلام شتێکە تێگەیشتن و فەهمی ئیسلامی شتێکە و ئەحزابی ئیسلامی شتێکە سەبارەت بە پرسیارەکەم ئەوەی مامۆستاکە باسی کرد ئەڵێ داعش تحقیق نەکراوە کە بزانین فەهمیان تێگەیشتنیان فکریان ئایدۆلۆژیتیان سەبارەت بە هەموو حەدەسەکان هەنا تێگەیشتنیان لە ئاینی پیرۆزی ئیسلام على التحقيق نكره بلام داعش اگر نلين درشكراوي القاعده بلام لصالي 2006 هن دوای تشنیان کردو هن و دراوسش مانن سبار دوی کاله هندێک راگاندن نەیتوانیوە يعني بشويكي داد پەروەرانە بەتابەتی ئەو مەبەستی ڕاگەاندنی ئەلمانیەکانە کە حقەتەکان و خۆیان بگوازنەوە بۆ بینەری کوردی من لەگەڵ ڕێزما مامۆستا ئەگەر لەم وڵاتە ژاوێت لە کەرکووک وابزانم چەند کیلۆمەترێک لەگەڵ داعش و سنووری داعشا دوورە و خەڵکێکیش هەبووە پێشووترە لەناو کوردستانە ژیاون هەمان فکری ئەگەر نەڵم داعشیانە بووە ڕەنگە زیاتر تا کەمترێکیانە بوو بێ ئەتوانین لەوە دنیا بینەوە ڕاستە
ڕاگەاندن ناتوانێت لە هەموو کاتێکا حقەتەکان ڕوونکاتەوە بەڵام مامۆستا و حیزبەکەی مامۆسا ڕاگەاندنەکانی و بودجێ کتابێتیشانی لە حکوومەتەوە پارێکی باششانی هەتا لە ڕەمەزانی شەزەکاتیشان کۆ کردەوە بۆ کەناڵەکەی خوان بۆ ناتوان ئەو حقەت و ڕاستی بۆ جەماوەر بۆ میلەتی کوڕڕوونکەڵام حیزبانە جەهالەت هاشی ئێمە سەر و قسەش پاشان سەبارەت بە لەفزی تیرۆر ئەگەر مامۆستا مەبەستی کە بڵێ ئەمانە تیرۆر نین تیرۆرز نین ئەو مەبەستی مستەلاحێکی شەرعی بەکاربێنێ بێگومان مامۆستایان دێ مستەلاحی شەرعیشی بەکارێ ناوە لە دوای وفاتی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام هاتوونەتە ناو فقی ئیسلامیەوە هەرێکێک لەوانە ڕوو خودی وشەی فقی ئیسلامی سەلەفی ساڵح ئەهلی سونە وجەماعە ئەمانە نەبوون ئەمانە کە هاتوون باسی سەلەفەکەن ئەمانە خۆی و ڕەنگە ئەمسالی خۆی و یانگەکانی بەکارێ نابێن وەڵامی جواب دەدەمەوە قسەم پێ نەبڕی و مامۆستاگیان بە یارمەتی خۆ اینجا ئەگەر بینە سەر ئەوە تیرۆر بڵێ لەفزێکی مامۆستا پێوەی ئەگەر تیرۆر بریتی بێ ئەگەر ئەم کار و کردوانی کە داعشیکەیان ئەمسالی داعشیکە ئەگەر تۆقاندن نەبێ ئەگەر تیرۆر بەمانەوەڵی هەڵۆپەڵیانە بەڵام من ناکرێ تیرۆریستن وشەیەکی غەربیە بۆ ناتوانێت تیرۆریست بەکاربێنی بەرامبەر بە کەسێک کە هاتووە لە مناڵێکی شیرۆخۆرەوە بیگرە تاگاتە خەڵکێکی گەورە کە بەڕاستی ئەترسی ئەم پیاوە بەڕێزە جارە پێش قسەکان جملەی لێ وەرگرم بۆچی ناتوانانی ئەم هێزە ئەم جملەیە بلیشێنی بەهێزی شۆک و داعشەوە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ موسڵمان تانە و تەشەردەر و نەفرینکەر و لەعنەتکەر نییە بەرامبەر بە هیچ کاسێ لە نەسی قورئانی پیرۆزە هاتووە ئێمە بۆمان نییە جنێو بە بتی کافرەکان بدەین بتی کافرەکان بۆمان نییە جنێویان پێ بدەین ئەمە خەڵکێکە بۆ تو ئەتوانی بۆ ئەتوانی بە خەڵکێک بڵێ ئەمە فەهمەکەی بەڕاستی ئەمە گومڕایە ئەمە خەوارج ئەمە جەهەمیە ئەمە قەدەریە بۆ ناتوانانی بەڕاستی بەرابەر بە گروپێک بڵێ زەحمە نەبێ کاکەی ئەو ئەمە پێناسەتان ینی بۆ خەڵکی ڕوونکەرەوە بزانی پێناسی داعش چییە باەمە تێبگەنی کە تێگەشتی ئەوە هاتوێت بەرامبەر من دیفاع لە ئیسلامەکەی بەڵام من پێم خۆش بۆزانی کەسانێکی بەناوی ئیسلامەکەی بەناوی ئیسلام قورئان بێ قورئان پێتەڵێ دنیا بۆت نییە جنێو بە بتی کافرەکان بدێ قورئان پێغەمبەری خوا سەڵات و سەلام ینی عەلی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام کاتێک باسی خەوارج کردو ئیمامی عەلی و قەناعەتت وایە ئیمامەکانی بۆستە نا مامۆستا کە پێناسی بێن بە خەوارج و ئەمان خەوارج لەتین ئەمریکا بەمانەیە کوت ئەمریکا و ئیسرائیل تێرۆریستن إرهابي تيروريست داعش بتعمل والله من بموا تابل أمريكا تيروريست يعني من علم لهاش يعني تيرور هبي أمريكا من علم ليتو بصريحي لهاش يعني تيرور هبي أمريكا هي وقت أمريكا سرچاوي تيرور للجهاد باشا زور باشا جناب لم راقي عندنا ولا لم راقي عنده بابتك تام بلاو كردو كداعش من بلاو أمريكا دولسي كردو لقال إسرائيل ما وصايان باش تكان بلا ردا تقرير كان بلاو زحمه نبي برز كناسه داعش ئەمڕۆ پێناسم بۆ کۆمەڵێکن لە موسڵمانان بەڵام هەڵۆ پەڵەو کەم و کوڕی زۆریان هەیە لەبەر ئەهلی علم بڵێ هەڵوکەم و کوتیانەکان هەڵۆ پەڵانە لە ئەنجامی پرسیارەکان گشتی پێویستم بەتونی پرسیارم لێ بکەیت ئەو هەڵۆ پەڵانە من قبول ناکەم بێتە پاڵ ئیسلام قبول ناکەم باش ئیسلام نەکردو ئەڵێن داعش لەبەرەوە ئیسلام شتێکە داعشێکە پێناسب بۆ داعش و هەڵۆپەڵێکی داعشمە پێ بڵێ ئەمەش بزانین محەممەد دارا بکەینەوە بەنەوەیکی تر محەممەد دارا ئەڵێت پێمان بڵێت تعریفەی تۆ بۆ داعش چییە تعریفەی گومڕەست زۆر لەفزێکی ئیسلامی زاڵن مزڵن باشە کۆمەڵێک کەسن کۆمەڵێک گەنجین ئێستا تعریفەکە لە تۆ وەرەگرم بەڵام تۆ ئاماژەش بۆدا کە تا ئێستا عولەمای ئیسلام ڕێ نەگەوتون لەسەر ئەوە کۆگنین لەسەرەوەی کە ئەم گروپە بە گروپێکی تیرۆریز ناوبەرن فتوا هەیە لەبارەیانەوە دیارە فتوا هەیە شەرحیاتە تا ئەم دەقەیە نەسیحەتکردنە کۆمەڵی هەڵۆ پەڵۆ کەم و کوڕیانە پیشانی ئەدەن داوایان لێ ئەەکەن ئەمانە موافقنی لەگەڵ کتاب و سنەتە ئەمانە زۆر ڕوون بەدەیان کە ئیساگە قسەی لە سەرانە کردووە لە داهاتووشان ڕوون دەبێتەوە دیارە عولەما شتێک ئەڵێن لەبارەیانەوە ئەم کارانیان نەکردووە مەسە بۆ نمونە کوشتنی ئافرەتی یەزیدی اغتیسابکردنی وەکو لە ئیعلامەکانە باز دەکرێ نازانم لە ئیعلامە باز دەکرێ نازانم ئیعلام گوێم لێ بووە باسی ئەکە ئەگەر کراوێ هەڵێ ئەوە ناکرێ بشارێتەوە ئەگە کرابێ هەڵێ بەڵام ئەوەی کە من ئێساکێ بە ڕوونی لام ڕوونە کاری بێ حکمەتیان تەقاندنەوەی مەرقەدی نەبی یونس
ئەمەیەکێکە لەو کارانی کە زۆر بێ حکمەتە زۆر مخالفی شریعەتی ئیسلامە چونکە ئەگەر بێت و ئەم مەقبەرەی نەبی یونس عەلەیه السەلام ئەگەر بە حەقیقەت جەنازەی نەبی یونسی تێدا بێت جەنازەی پێغەمبەران ناڕزێت و ئێستاکەی لەو شوێنەدا ئەگەر وان نەبێت ئەگەر واش نەبێت لە حاڵێکە وەکو ئەوان ئەڵێن ئەمە ئەوهامە مەقبەرەی ئەمە مەرقەدی نەبی یونس نیە عەلەیه السەلام بەڵام ئەمڕۆ موسڵمانان زۆرێکیان وا تێگەیشتون بۆ یەکەمە پێچەوانەی ئەگەر قبری پێغەمبەر نەبوایە جایز بوو لەم کاتەیە مخالفی حکمت لەم کاتە ماوەسا ئێمە باسی حکمت ناکەین باسی شەرعی خواکەین باسی لە شەرعی خوا ئایا جائیزە ئەگەر قبری پێغەمبەر نەبوایە وای لێ بکەن تو ئەزانی چۆن تو ئەتەوێ ئێستاکێ زەلێ من بکەی زەلە بە من بکەیت ئایا مەبەستی جەنابەت ئەوە من شەرحەوە غەیری قبری پێغەمبەر جایزە وای لێ بکرێن نەخێر بۆ لێ جاکەی تو لە قسەکەتان نەخێر ئەخەدە تو ئێمە باسی ئەوە ئەکەین نەخێر غێری ئەوەی جائز نییە بۆ لەبەر ئەوەی ئەمڕۆ ئەگەر عەقڵمان پێ بشکە یەک تۆز بیر بکەینەوە خەڵک ناکرێ بەوەی مەرقەدەکان بڕوخێنی تو لە سوکاتیکردن بە پێغەمبەرێکی خوا ئەو فەهمە کە خەڵک لە شرکیات و ئەمە لە دڵی خەڵک خۆی سوکاتیکردن بە پێغەمبەرێک عەلەیهی سڵاو وسەلام کە مامۆستا ئەگەر ڕاست نەبێت تۆ تا ئێستا نەوتوانیوە بە مەنتیق پێی بڵێ ئەوەڵێ ئەگەر هەڵەیان کردوێ هەڵە ماوەسا پێمان ناڵێ هەڵەکانی کامن نازانێ لەسەر ئەسەری ئەگەر لەبەرە تۆ ناتوانێت لەسەر ئەگەر پێناسی کەسی ماوەساکیانی پێیان بڵێم تیرۆریست ئەڵێ ئەمانە ناکرێت بڵێم هێزێکی تیرۆریست باشە لەفزی تیرۆر بەکارنێنە مستەڵەحێکی شەرعی ماوە بەکاربێنەوە تو دەتەوێت شتێ بە من بڵێ کە بڕام پێی نییە وەکو دین و عەقیدە و ئەخلاق بڕام پێی نییە قورئان ڕێم نادەم من ئەگەر مامۆسای ئاینی بم تو نەفامی لەو مەسەلەیە هێشتا ئەگەر نازانی مەسەلەکە چۆنە من وەکو تۆ ئێستا بەڕێز دەڵێم بەڕێز بە منەڵی نەفامی بەڵام ئامادە نیت لەسەر داعش من آياتي قرآن بملاني نفهم من ناسي لقم نجاوي شو نتوين بملاني نفهم لكاتك أخو أما غلطكاني جنابتا ما وصاي برز لقى الرسم دابو ما وصاي برز لقى الرسم دابور الشرقة بوسو استماع إسلامي قد بلان بداخوا جناب الدفاقية لقسكان تهيا هر وكو بارتكار دفاقية وكو دوري لقى الرسم نا بمعنى نفاق كورنا ما وصا بوبر دوري كذا لا ما وصا من أنا فرميت جنيو ببتي كافر نابي بدل تو جوان كانوا تشرون فرينكر مبن بلام هلاي هيج كاسيك لا هلاي هيج كاسيك خوش نابم حتى هلاي نوزا خالي لي خوش نابم أيام حوار كان لأداب حوار يوم بقولي قسم فينا بريو بقص كان طاقم برزد علي من ناتوانم بالنص آيات وحديث تانو توانجو تشروا لعلك خلق يبكم ليش كاسيك بلام رويا كيت من بمن علي نفهم وشيء نفهم قبل بيتو نا أيدو باش ما صفون شيء ظالم ومزل وجمرايش خراب كار وشو بنا إسلام وديك ساق يوم لبرنامج كانت بولا شوني تري بنا إسلام بلام هيج شارەزان نەبم ئەمە ئیشی جەناب نیە نەهاتم تۆ هەڵمسەنگێنی ئەوە پێویستە جەنابە بە پێوەری شەرع هەڵسەنگێرەکە بزان قسەکان و چۆنە تۆ جوابی من بەرەوە وەکو مامۆسایەکی ئانی من با نەفام بەرامبەر بەدین تۆ شارەزا و عەلامە بە لە دین زەحمە نەبێ پێناسەیەکی ئەم گروپەمە بۆ کە بام مسلمانم ئەگەر ئەمانە گومڕان ئەگەر ئەمانە دەرچوون لە دین ئەگەر ئەمانە خراپەکانن ئەمانە هاتوونەتە سەر میلەتی کورد با من وەکو گەنجێک بەیانی ماڵاوایی لە دایک و باوکم بچمە بەرەکانی جەنگەوە توش بە داعش بجەنگێم بە یارمەتی خۆکان محەممەد ئەگەر خەڵکێکی پاک و پوختیش با بچن لەگەڵەوانە زۆر باشە مامۆستاجان ئەکرێ پێناسەی گروپێ هێزی وەکو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعشمان بۆ بکەی کە ئەم هێزە بریتین لە چی تعریفێکی تۆ وەکو مامۆستاجانی بەڵام پاش ئەم وچانێکی کورد و لێینە وڵاتان دووبارە سڵاو مامۆستا پێش وچانەکە ئەو پرسیارم لێکردی پێناسە و تعریفی تۆ چییە بۆ ئەم گروپەی کە ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کوردکراوەکەی داعشە ئەمانە هێزێکی جیهادین وە خۆیان بە جیهادکەر ناو دەبن بە هێزێکی ئیسلامی پێناسەی تۆ چییە بە کورتی بەپێی تێگەیشتنی من ئەوەی تەدەبورم لە قورئان و لە سنت کردووە و بەراوردم کرد ئەمانە کۆمەڵە گەنجێکن بعلم ئەهلی علمیان تێدا نییە یا ئەگە تێداشیان بێ لە ئاسەی پێویست نییە کۆمەڵێک مستەلەحات بەکار ئەهێنن کۆمەڵێ ئیش ئەکەن کە مخالیفە
بە تێگەیشتێکی صحیح لە ئیسلام و مخالفی حکمەتە وەکو چی مامۆستا پێشتر باسی تەقانەوەی مەراقیدم کرد باش یەکێتر لە هەڵەکانن ئەوەیە کە خلافەتی ئیسلامی ڕاگەیاندووە بەبێ ئەوەی پرس بە عالەمی ئیسلام بکە بەبێ ئەهلی حەل و عەقد ئەم دوو هەڵەیان هەیە نەخێر هەڵەی تریان زۆرە یەکێتر لە هەڵەکانیان ئەوەیە تەقینەوەکردن لە ناو خەڵک و کوشتن و بڕینی خەڵک ئەمە مخالیفە بە ئیسلام کە من ناتوانم بڵێم ئەم کەلیمەی بۆ بەکاربێنم بەڵام هەموو هەڵەکانیان لە هەموو کەس باشترە ناسم و باش ئەوانەی بەرامبەر یەزیدەکان کردوانە هەڵەیە ئەگەر ئەوانەی کە لە ئێلام باسەکرێ بەرامبەر بە هێزیدەکان کراوێ بڵێ هەڵێ هەموو چونکە هیچ قەومێک هیچ کەسێک لەسەر هەر دین و بیر و باوەڕ و بەرنامەیەک بێ نابێ مسلمانان زیانیان پێ بگێنن نابێ زۆریان لێ بکەن بۆی ببن بە مسلمان نابێ بیان کوژن نابێ بیان باشە بەڵام هیچ شتێک لەو بەڵام ئەوان پێشبەستن بە شتێک بەسەر ئەڵێن ابن قەیم مراتبی جیهادی کردو بە 4 مرتبەوە ئەڵێ جیهادی نەفس جیهادی شەیتان جیهادی کافر جیهادی منافقین باش پێغەمبەرش درودی خوای لە عليه الصلاة والسلام دەفەرموێت جاهدوا مشرکین بأموالكم وأنفسكم وألسنتكم ئەڵێ ئێمە تطبیقاتی نەسی شەریعیەکەین نەهاتوین ئێمە شتێک لە خۆمانەوە بێنین ئێمە هاتوین جیهادێکەکەین ئەمانە بەپێی مەراتبی دینی ئەمانە کافرن بۆیە ئێمە جیهادیان لەگەڵاکەین ئەیانوێیان ئەبن بە ئیسلامیانەوە تا لە ناویان بەرن تەنانەت ئاماژە بە نەسێگەیەن وەکو لێشێک لە سایتەکانی خۆیانە سوورەتی مایدە ئاەتی 43 کە ئەوەی باوەڕ نێنێ کە خوان نردوێتی ئەوانە کافرن ئەڵێ بۆیە ئەمە کارانمان کردووە ئەنزل الله فأولئك هم الكافرون بەڵام گوێم لێ بگرە قسەکانم پێم مەبڕە با بە شێوەیەکی ئیسلامی و تێگەیشتنێکی ئیسلامیانی جوان ئەم مەسەلێت بۆ ڕوونکەم دیارە کە باسی جیهاد دەکەن دیارە ئێوە بەسان ئەو 4 بەشەی ئیبن قەیمی جەوزی نییە کە جیازی نەفس و جیهادی عفوا نفس و شەیطان و ئەوە مەبەسمان پێ لە جیهاد لێرە کە باسی ئەەکەین جیهاد یعنی قیتال وەکو خۆی پەروەردگارە فەرمێ کوتیبە عەلەیکم القیتال واتە فەرز کراوە لەسەرتان جەنگکردن و هو کۆرح لەکم لە کاتێکا کە لەسەر لەشتان گرانە و ناتوانن بیکەن جیهاد لە عالەمی ئیسلامیە لەوە پێش لە مێژوودا کە کراوە ئێستش کە ئەکرێت لەمە و دوایش کە من یەکێکم لەو کەسانی بڕام بە جیهاد هەیە لە بەروی پێغەمبەری خوا بڕای پێ هەیە و ئەیش فەرمێت تا ڕۆژی قیامەت بەردەوامە بەڵام جیهاد دەبێتە 2 بەشەوە جیهادی دەفع هەیە جیهادی طەلەب هەیە ئەوانەی داعش دەکەن جیهادی دەفعیان جیهادی طەلەبە سەبرکە ئاخر دەتوو ئەمە کاتی بەڵام ئەوەی تو پرسیار لێم کردەوی وڵامت دەمەوە کاکەجیان جیهادی دەفع هەیە جیهادی طەلەبە جیهادی دەفع چییە تو لە ناو خاک وڵاتی خۆت دانیشتوی دژمنێت دێتە سەر وڵاتەکەت ئەیتەوە وڵاتەکەت داگیر بکە توی ڕەدی ئەەکەیتەوە ئەم جیهادە فەرزی عینە لەسەر کولی مسلمانێکی ئەو وڵاتە کە دیفاع لە خاکی خۆیان بکەن جیهاد بکەن بۆ وڵاتانی تر فەرزی کیفایە ئەوەی ئەمانەیکەن جیهادی طەلەب چییە ئەوەیە کە ئەمڕۆ ئەوان بە مەزەنی خۆیان ئەیکەن ئەوەیە کە هێرش بکەیت بۆ وڵاتان و داگیری بکەیت و حکمی ئیسلامی تێدا تەطبیق بکەیت ئەمە لە ئیسلاما بووە بەڵام لە مێژووی ئیسلاما بەرامبەر بە کێ بووە بەرامبەر بە ئیمپراتۆرێتی فارسی و ڕۆمانی بووە کە ئەوانێکن جیهاد نییە بەخدە تو عەزەلە ناکرێت تو داوا لێم کردە ڕوونی دێرتر وڵاتێک ئیمپراتۆرێتێک کە منعی خەڵک بکات لە ئیسلامەتی ڕێگەی خەڵک نەدا کە ئیسلامەتی بکات بەڵێ جیهادی طەلەب لە بەرامبەری ئەکرێ بەڵام لەم زەمەنەدا نا لە کاتێکا کە خەلیفەی مسلمانان هەبن تو سەبرکە لە کاتێکا کە خەلیفەی مسلمانان بەڵام ئەمڕۆ ئەمە بەڵام ئەمڕۆ ئەمان على ئەساس ئەم جیهادی طەلەبە ئەکەن خۆی جیهاد ئەمڕۆ 3 بۆ چوونی جیاوازیە لە عالەمی ئیسلامیە لە یعنی ئەوان جیهادی طەلەبەکەن پێم وایە ئەمڕۆ ئەوان بە هەڵەدا چوون بۆ بە هەڵەداچن بۆ نمونە هجوومەکەن بۆ خاکی کوردستان دێن بەرەو کوردستان لە کوردستانە ئیسلامەتی مەمنوع نییە بەڵێ حیزب عیلمانەکان دەسەڵاتدارن بەڵام خەڵک بە ئارەزوی خۆی ئیسلامەتی خۆیەکە دەعوو بەڵازی خۆیەکە ئەوان بۆ خاکی کوردستان ڕەوانی باشە مامۆستاکەوە بەڵام ئەوەی کە لە خۆیانێکن لە وڵاتی خۆیانایکەن وەکو جەنابیش لە گێڕەکەدا ئەڵێی سونەی عێراق مافی خۆیانە بەرگری لە مەزموونەتی خۆیان بکەن ئەمە یعنی کەواتەوە ئەوانێکن لەوێ جیهادە بەڵام کە هاتت بەرەو کوردستان جیهاد نییە تۆ من باس سونەی عێراقەکە یا باسی داعشم کردو لەو دێڕێ تو ئەبێ بزانی کە من ڵێم سونەی عێراق ئەو شەعبە مەزلومەیە کە ڕاپەڕیون لە دژی دەسەڵاتدارێکی زاڵم زۆر چاک ئەمە حەقیقەتێکە هەموو صاحبی ژنانە بێ بیڵێت و بیزانێت داعش گروپێکە لەو گروپان چەندین گروپی بەعسی هەیە عەشایر هەیە خەڵکی مامۆستا ڕاست بنەوە ئەمە بە قسەکانی توای دەرکەوت کاک محەممەد
ئەم جملەی تۆش کە ئەڵەی لە جەهالەتەوە دەژین حیزبە ئیسلامیەکان ئەمە جملەیەکی زۆر یعنی قورس نییە بۆ هێزێکی ئیسلامی دنیای عەمامە بەسەریانەیە حیزبێکی گەورەی ئیسلامین کۆمەڵی حیزبی ئیسلامی هەیە خەڵکانی تێگەشتویانەیە خەڵکانی ئەهلی دین و ئەهلی عرفان و ئەهلی تەسەوف و ئەهلی سەلەفیان هەیە بۆ ئەم جملەیە هەمویان ئەڵەی هەڵقوڵاوی جەهالەت یعنی مامۆستای قابل لە جەهالەتەوە حیزبێکی ئیسلامی بێ سەبارەت بە هەر مامۆستا قابل لە حیزبێکی ئیسلامی یعنی لە جەهالەتەوە آخر داعش جواڵێ داعش جواڵێ منیش قابل لە جەهالەتەوە هاتبووم من جوازیم هەر تۆ داعش ئەگەر پێناسیەکی یەکگورت و کۆمەڵ و حرەکەمە بکە زۆر تونتن داوازێ ئەگەر من پرسیارێ لە مامۆستا بکەم ئەڵێ لە کوردستانە ئیسلام منع نەکراوە لەلایەن ئەلمانیەکانەوە اینجا باسی جیهادی تەڵەب و دەفەم بۆکە باشە ئەو جیهادی کۆمەڵی ئیسلامی حرەکەی کۆن کردیان کە هەڵگیری بڵێن درێژە پێدەری بستنەوەی ئیسلامیە بەشێکی بەرامبەر بە یەکێتی کردیان ناوی چی جهادی طلب ويان جهادي كان جهادي باور بجهاده نحن والله بسرعه بس ولا بدهم بخوانا انا يقدر قبر او كردو معنی مشانازي بيواكين وهتا مردني البتما اجر فاداشتم لا خوي پروردگار اما شكمان لبرامبر رجيم شرعي بوستا بيلا باقسكم تاوكم لبرامبر رجيمي بعسي كخاكو او ولات ماني داقي من برامبر بيكيتي اجتماعي بوستا بجواب دمو بيلا برسيارة كلامي لجي خوي ولا خوي ورقري شانازي بيواكم كم أوقات ديار منال بمنمتو أني بجداري كم إلا لانتفاضة كنبي إلا لانتفاضة كنبي لدواي أو بجداري مكرده وشانازي شي بيواكم بلام كاتي بس بلقيك شرعي بلقيش تو شيء أخو تو شو ما وصل بس بلقيك شرعي تو بس جهاد داعش قلتو كم بوم سلمنا باين ما وصل ما وصل بريزي كاتي ليرة دانشتي بناوي إسلام وقصة تمثيل إسلامك من بيطل ما وصل جواب بروا أيا بريزت باور دوايا او يكتي لقل بجنوي اسلامي كومل اسلامي برامبر بيكتي كرديان توحيد وانصار وجن برامبر ببشر بارتي دواي برامبر بيكتي كرديان ايا اما جهاد طلب ويان جهادي دفع اقرا لي جهادي هر جهادي كان بلقيك شرعين بر باب باب تيبين كاك با تيبين بو ما روبيتو ما وصلك بمتي واجد تيبين لكيو باب الشمك اسبكيتو دياني اداني امكاراني تيرورستاني داعش برز ما وصل برز مقسم بينبري يتبيل بابا لبوسه خود بقرا زلمه تواني خود بقري ام نقصك لبري ولا تو جناب من جهادي دفع برامر بجنابه كم يانا تقسم بيبري نعم ما وصل من برا والله يم بشارين من بروا بولا لايك شرعي خود بو شرعت بلايك زانته اسمع خود بقري فرموا مع وصل ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام برامر داعش بناسي كيفاش جرأت بك من يسولام تدم ببيت ترز بجري وبجرأت ولا مددم برا ولا بجرأت داعش جنابه لسرتاك سكانت عليه إعلامي كردي وإيمج نمان تواني والتحقيق كي طواو لداعش كين بلام لكوتاي كذا لبش دومي برنامجات جنابه بس لسروكي علي بوردي شهر زايم داعش أم شهر زايم اللي أنا بوت تناقض لك سكان تاني دراسة كردنم دراسة قوم كردنم وهلكان أويك بوان رنا تو شواشكاري تو كسيكي شواشكاري أي بوت تعلم من داعش نادي أخذ جناب أويك كردو تانا ما مصاجان أويك كردو تانا والله أنا برامبر بيجتي وفلان أو جهاد إما كاتك برامبر بحكومتي بعسي وكو هم حزب كان اعلان جهاد باسي بعزناكين باسي ولا دبيله كاك بيله تو دريجي في مدال برامبر دريجي بيدان نيه جرأت بك زمانت بقره بلا نقصكم لجي خويتي يانا كاتي من لمزغتكان لمالغاني خوما داني شتوين عبادتي خوما نكين يكيتي هاد ار بي جي لنا مزغتكان درينا او كاتريه قردي ساكيوانيه يسق قرانكاري بسر علماني شاتو بسر اسلامي كاني شاتو امر راسيك ايو بوتاني ما اقرا خوش ولا بلا اخوانا تسنيواتاني ما اقرا خوش بكنو او موضوعي كون بقيرنا ام زمله بل لمزغتكان دري هنا رامان كربو ايران لشاخاني ايران خوما قرتوا كاتل شاخاني ايران خوما قرتوا ليش وازي لنا هنا اميري حزبك ايوه اعلاني جهادي كدج بيكيتيان لسر ملشكل اما اعلاني جهاد ما ندج بيكيتي نكرد ولا شاخاني وازي لنا هنا هاتو تسر مالم يعني هيك لخوها الشيخ بو ما مصاري اي سبونه تسر بلا تو اگر لو هبي وجدان هبي لشاخي الشميران وكيو تا اساكي اسلامي تبيني هات بتسريكتي حتى من انصار فلان في ثاني يكدي هات سيوان هلب جيان يعني ما اسلامي بيبل لسر اوي كمسلمانه لسر اوي كقران اخونا لسر اوي كنيوجك لسر اوي كالتوحيد وكابرستي هي لسجنكاني بارتي كيتي جيرابه يا مرد بيان لدان كرابه بلام لسر اسلامي بونكي حزبي بونكي نوبه
من بەبەڕێست دەڵێم بە تەحەداوەتە پێڵم یەکێتی و پارتی خەڵکیان لەسەر ئەوە نەکوشتووە لێ نەداوە نەیانگرتووە کە بڵێ من لا إله إلا الله محمد رسول الله بەڵکو لەسەر گرتویانە کە جەناب لە ناو حیزبەکە ئیش کردووە تەئسیسەکەی ئێران بووە یەکێکە بووە دەسیتیا بووە دروستیان کردووە ئەگەر وەها نییە ئەگەر وەها نییە مامۆستا باسی ئەمڕۆ بووەکەم ئەو جیهادی بەرامبەر بە یەکێتی کردان چ جیهادێک بوو جهاد ئێمە ئێعلانی جیهادمان بەرامبەر بە یەکێتی نەکردە دیفاعمان لە نەفسی خۆمان کردە لە ماڵ و حاڵی خۆمان دەرکراوین لەو شاخەی وازی لێمان نەگەنەوە هاتووە لەو شاخە من خۆم لێوە بووم هاتووە لەو شاخەی تەقەی لێ کردوم منی پیاوم غیرەتم هەیە قابلەت لەسەر چی هاتووە من بۆ خۆم لە سەرەتاوە کە دەستم داوەتە جیهاد بەڵێ لەسەر دیفاعکردنەوە جیهادی دەفع بۆ بەرامبەر بڕژێمی باسی یەکێتی ئەو کاتە بە کێ ڕازی ئەبووە یەشیت بەتەما بخۆی لە مەیدانە بەڕوخسەت مامۆستاجان مامۆستاجان کاک محەممەد تۆ ئەڵەی لە چاواشەکاری زیاتر نازانی هیچت پێ ناوێنی داعش وڵی داعش ئەگەر بێن پێناسیەکی بکەین کورت و پۆخ پێناسە بۆ شتێکی کورت و پۆخ داعش نییە بەمانە بۆ مانایە کە مامۆستا با نەترسێتەوە گروپێکی تیرۆریستی مامۆستا ترسێ بەرامبەر بە داعش زۆر یعنی بەجرێتەوە بۆ قسە ناکە بۆ بەجرێتەوە قسە ناکەی قەسەم بەخواوەی من بناسە لە تاریخی ژیانماندا من ئێستا بینم خۆ من لەگەڵتان نەژام ئێستا بەجورئەتەوە تعریفێکی باشی ڕێکوپێکی کورتی پوختمان بابە بە مصطلحی شەرعی ئایا ئەمانە گومڕانیان نا کاکە مصطلحێکە ئەهلی سەلەف خۆ دەڵی بەکاریانە ناوە ئەمانە گروپێکی گومڕان لادەرن من ناڵم کافرن ئایا گروپێکی لادەرن لە دینیان نا ظالم مزن چین بۆ پێم لە مصطلحێک شەرعی کاکە تیرۆریزمە ئەگەر لەبەر ئەوە نەبوایە لەم بەرنامەیە دەعوەت کرام و لەبەر خاتر ڕێزیم پیاوانە من جوابی پیاوی وەکتو هەر نادەم ئەزادی بووە ثقافەت ئەمە صفەتی ئینسانی مادارە ئەزلة على المؤمنين أعزة على الكافرين مامۆستا تۆ ئەزیلەتت بەرامبەر بە مسلمانێک بۆ دێنمەوە من مسلمانێکم بە ئاەت حەدیث لەگەڵاکەم ئەڵێم ئەمە دین دیفاع لە دینەکەم مامۆستا ئەڵێم ئەمە دینە ئایا ئەمە داعش کاکە دین نییە ئێ ناوی چیە با بزانانی ئەڵێ ناوی چییە تۆ ناوێنی چی بەمەسەڵێحێکی شەرعی وەکو ئەوڵی ئەهلی سەلەف ئەمە گروپێکی گومڕان لایەنداوە لە دین بەڵام بەمانای کوفری بەواع ناکەن لە خارج میلە بن ئەمانە کەسانێکن حتا سەر ئێسقان سەریان لێشاوە وەکو خۆی ئەڵێ من چاک شارەزام ئەمانە ئەهلی علمیان تیا نازام چی تا کۆتایی ڕاست ناکەی منتم ئەهلی علمیان تێدان نییە ناوتت ئەگەر تێشیان هەبێ زۆر قیلێ نازانم ئەو قیلانەکەی ئەوەی ڕاستەق ببن لە علم و لە بیر و بۆچوونی ئیسلامی ئەوانەی داعشێکن ئەوەڵێ هەندێک جار ئیعلامی شت گەوراکان جار شت زلەکانی مەرج نییە بەو شێوەیە بێ ئەوش باسی هەڵەکانی کرد بۆچی تۆ مجارێک ئەو تاوانبارەکە ئەو باسی هەڵەکانی داعشی کرد داعشیش پارێکی باشی لەبەردەسایە ئیعلامی باشی هەیە دەسەڵاتێکی باشی هەیە پشتێکی باشی هەیە خەڵکێکی باش لە ئیقلیمی لە مخابراتی نێودەوڵەتی پشتگیری کاکە مامۆستاش دیفاعی لەکە خۆشی چاکشاکەزانێ ئەمانە چین و خەریکی چین بەڵام خۆی بۆ نایە داعش بڵێ کاکە من ئەم شتانەی کە ئەمە حکومە شەرعیەتی ئەمە شتەکەیەتی ناکەم تو بۆ درۆ ئەەکەی مامۆستا لە باسی شتێکە لە شەرع ئەگەر شایەتیدانێک هەدووە بەرامبەر بە ئەمانە ئەمە دیفاعکردنە لەوان بەڵێ کاکە ئەمانە ئەمە دیفاع تیرۆریستن مامۆستا ئەنسار الئیسلام لە هەورامان ئێوە ئەتانەوێت چی بە من ئەنساری سوننە هەبوون لە سنووری خۆتان مەتێکەوەیەکی حکمی شەرعی عیبە بۆ ئێوە بەرنامە بێ علمی بێ ئەبێ قسەکان علمی بن مامۆستاجان ئێمە ئێمە لێرەدا بەرنامەکە هەوڵین تەوازنێک ڕاگرین هەوڵین بەرنامەکە بە شێوەیە باشە زۆر چاکە مامۆستاجان تۆ کۆمەڵێتان محەممەد بەڕوخسەت بە تەوازنی بەرنامەکە ڕاگرین مامۆستاجان من ئەو ئەڵێ تۆ ئەڵێ هەڵۆ کەم و کورتیە ئەڵێ بە تعریفێکی ئیسلامی بە تعریفەیەکی دینی پێناسی ئەو هێزم بۆ بکەی ئەگەر تۆ لا دوا بێ ئەم وشانە وشەی تیرۆر و وشەی تیرۆژ وشەیەکی غەربین وشەیەکن مستەغریبن ئیستیغراب کراون ئیلە لاخرەم جوولانە هاتوونەتە ناو سەقافەی ئیسلامی و عەرەبیەوە ئەڵێ بە دین بۆم پێناسەکەی
من بەپی تێگەیشتنی علەمای ئیسلام لەبارەی ئەم گروپانەوە کە دروستە من لە عالەمی ئیسلامیە تونند و تیژی ئەکەن علەمای ئیسلام دەفەرمونون کوباری علەمای ئیسلام گەورەکان ئەفەرمونون ئەمانە خەلەل لە فکر و تێگەیشتنیان هەیە بەرامبەر بە ئیسلام خەلەل لە نیەتیان نییە بەڵام عملیشان عملێکی ئیسلامی نییە ئەوانیش بەشێک لەوان لایەن وایە ئەگە تۆ سەری پەیج و سایت و بەیاننامەکان بکەین لایەن وایە ئەوان لەسەر ئیسلامی ڕاستەقینن ئەوان گروپی جیهادین ئەوان ئاڵاڵگری ئیسلامن ئەوان تەنانەت ئەوە ئاماژەیان پیاوتم سوورەتی مائیدە ئاەتی چلووسیان هێناوەتەوە ئەوان باسیەوەکەن کە ئێمە جیهادی منافقین و کوفارەکەین یعنی ئەوانیش لایەن وایە ئەوان لەسەر حەقن یعنی ئەم حەقیەتیە لای خەڵک لای شێیە لای ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی کە بەشداری پرۆسی سیاسیەکەن یاخو لای ئەوانە کە هێزێکی جیهادی ناویە بن ئەوان بە تێگەیشتنی خۆیان وایە بەڵام ئێمە پێمان وایە بە هەڵەدا چوون تێگەیشتنەکان زۆر ئیسلام ئیسلام وان نییە لە حەقیقەتدا تێگەیشتنیکی جوان لە ئیسلام معنای ئەوە نییە ئیسلام لەگەڵ کافرانە خۆ کافر بۆ ناتە بکوژرێ ئەسڵ لە کوفر ئەوە نییە بکوژرێ کوفر بۆ خۆی کوفری خۆیەکە و زۆرکردنیشتی لێنیە لە دینە لا ئیکراها فی الدین بۆ خۆی ئەژی حکمت لە دروستبوونی ئەم کافرە ئەوەیە کە بۆ تاقیکردنەوە دروست بووە بۆیە ڕێگەی پێ ئەدەی ئەژی لە وڵاتی خۆی زۆر بە سەربەرزی هەموو مافێکشی هەیە وەکو تاک وەکو دین ڕوونکردنەوەیکی شەرعیمان لەلایەن دەستێک لە مامۆسانی سەلەفی و مامۆسا عەبدوڵلەتیفەوە پێگەیشتووە بۆ بەرنامەکە باس سەبارەت بە داعش دەڵێت ئێمە مامۆسانی سەلەفی باوەڕمان وایە کە داعش بە هەڵە لە دین حاڵی بوون و موسڵمان و کافریان لێ تێکەڵ بوو لە جیاتی دژایەتیکردنی کافری داگیرکەری ستەمکاری موسڵمانی کوردی ستەم لێکراوی ئاشتی خواز و نەوەکانی سەلاحەدین ئیلە الئاخری کۆمەڵێک ئاماژەیە ئەڵێ بە ناوی جیهاد و ئەوان دەیکەن لە خزمەتی ئیسلام و موسڵمانی دانیە مامۆساش ئەوە تا تەئیدی قسەیەکی مامۆسا عەبدولەتیف دەکات ئەڵێ ئەمان بە ناوی ئیسلامەوە کار دەکەن بەڵام بەڕاستی لە ئیسلام تێنەگەشتون بۆ لا دوایە دیفاعەکە ئەو خۆ نەیوتووە من دیفاعەکەم ئەمان ئەو قسەیەکی حەقەکە مامۆساگیان پرسیارە لە مامۆساکەم بۆی زیاتر ئەو پێناسی ناکەم ئەگەر من بچم وەکو گەنجێک وەکو محەممەدارا بچم لە سەنگەرەکانی جەلەولاوە بیگرێت تا شنگار هەرێکی لەو سنگەرانە بچم کلاشکۆ فێڵڕم لێوە دش بە داعش شەڕ بکەم ئایا ئەمە جیهادیانە من بۆ خۆم بڕوام بەوەیە دیفاع لە گەل و نیشیمانەکەم بکەم ئەگەر پێویست بکە خۆم ئەیکەم ئەی جەنابێسە پێویست ناکە بۆ نافەرمی پێشم کەوی بامیش دوات ئێستا بۆ پێویست ناکە ئێستاکە من بە مەلایەک و کلاشینکۆفێک و بسمە مەلا قوتوەیە بێ لە جات پێشی ئازای تو بێ لە قسەکانم تەواوکەم من بڕام بەوەی دیفاع لەگەڵ و نیشتیمانەکەم کە پێویستم بۆ نێت و پێم بڵێ کە کردوومە و ئەشی هاتوۆتە سەرمان هەڕەشەمان لێەکە منت بەسەر منام مەکە بەڵام ئێستا داعشەوە هاتوو هەڕەشەمان لێەکە کاکەوتە سەرۆکی هەرێم کاک مەسعود بریارێکی یاوە پێشمەرگە خانە نشینەوەش کە تاقاوەدانی و هەرکێک پۆلیسێک بێ هەڕ نەمان بینی حیزبەکەی جەناب و جەنابیش و فەرمو پێشکەوە سارەوەی لا مەفیرەتی ئەمە خێرە گەر چاکەیە سەدەقەیە پێشکەوە بامیش دوات بکەیت تۆ تێبی لەشیا لە وڵاتە دروست بکەیت هێزی پێشمەرگە هێزی ئێمەیشە ئەو پێشمەرگەی نیشانی حیزبەکەی زۆر ئەندامی ئێمەی تێدا ئەگەر ئێستا شورتەکانمان لە کەرکووک حالیان شورتە تایبەتەکانمان لە کەرکووک لە بەرەکانی جەنگدا تو چی وەزارەتی داخلی گوێ بگرە بە قسەکان تاوکەم ئەگەر جەنابەت پێت ئەڵەی میلیشیا دروستکەم ئەمەت پێ ناقانونی و بە مەسەڵەحی قانون لەگەڵ ماجوڵیتەوە باشە سەرۆکی هەرێم بڕیارێ دەرکا باشە مادام میلیشیایە ئەی میلیشیانی تۆ حیزبەکە قیت کردو بە ناوی ئیسلامەوە کاتێک کەم سەرۆکی هەرێم بە وەلی ئەمری خۆتە زانیاننا ئەوە پەیوەندی بەوەچی باوە یاسای نێودەوڵەتی یاسای نێودەوڵەتی هیچ قەناعەتێکم پێی نییە من غەیری ئیسلام مامۆسا غەیری ئیسلام شتێکم قبول نییە تۆ تعریف ئیسلامی بۆ بێنە لە ڕووی ئاەت و حەدیثەوە یانی چی یاسای نێودەوڵەتی تۆ ئەگەر چەکدارکردن و چوون بۆ بەرەکانی دژ بە داعشت پێ میلیشیایە جەنابەت حیزبەکەی خۆشت پێ میلیشیانیە دروستت کردووە چ زەوڕێتێکی لە کاتێکا خۆشت پێشتر وتت ئیسلام ڕێگری لێ نەکراوە ئەگەر ئیسلام ڕێگری لێ نەکراوە ئەگەر داعش ئەو پێناسیەکی تعریفێک باشی نەکرد من ئەڵێم داعش بچم نەکردووە مامۆسا بەتاواتی نەکردووە من بچم توش بە داعش بجەنگێم شەهیدم یاننا ئەڵێ دیفاع لە میلەتەکەی خۆم ئەگەر پێویستی کرد من نازانم ئەمە خەنجەرەکەی کابرایە کەی ئەم جیهادە بۆ میلەتی خۆی بۆ ئیسلام پێویستی پێیەتی لە کاتێکە
مامۆسا ئەڵێ ئەو جیادێ دش بە یەکێتی کردومە لی پەشیمانیم ئایا زەرەری یەکێتی نیشتیمانی کوسان بۆ سەر میلەتی کورد زیاترە لە دیدی جەنابتەوە یان زەرەری داعش بۆ میلەتی کورد والله من ولا تو تێ ئەگەم تۆ کەسێکی بۆ ئەم مای فتنەی بۆ ئەم میلەتە قەسەم بەخوای پەروەردگار ئەم مستەڵەحە با خەڵک لە منی وەرگێت تۆ مای فتنەی بۆ میلەت وەڵی مۆسا مای فتنە نیم بەڵام من ڕاستەقینەی ئێوە هەڵەماڵم بەناوی دینەوە ئەمانە بەناوی دینەوە لەکوێ بەرژەوەندیان نەبوو هەتا پار و پێرار بوو هەتا 10 ساڵەوە پێشتر بوو ئەمیرەکەی جەنابە کتێبێکی نووسی ئەیود دیموکراسیەت الپەرلەمان و دین ئیمان دش بە یەک داینابوو بەڵام ئێستا لە بەرژەوەندی جەنابتە هاتیتە سەر کورسی دەسەڵات بۆ خۆ دانوشی ئارەق ناڕێژی ئەڵێ وەڵام من چم دش بە داعش شەڕ بکەم پێویستیە بۆ لا دوایە لەناو باش ئەم جوبلەیە چیە لە خۆتەوە هێناوتە کە ئەڵێ لەناو ئەم هێزە ئیسلامیانەدا کەسانێکن ئەم خانەی نووسوی گروپی تونڕە وەکو خۆ دەڵێ دروست دەبێت خۆی کاک محەممەزانی چی کێشەی داعش ئەگەر داعش بەچەگات بێتە سەرمان ئەمانە بە فکر هاتوونەتە سەرمان یانی چی ینی بە فکر بە هزر ئێمە چاواشەکەن ئەمی کە مامۆسا باسیەکە ئێستا سەدان کەس هەیە گوێی لەم بەرنامەیە بۆی ڕوون نەبێتەوە بۆی ڕوون نەبێتەوە یەکلای ئەڵێ و مامۆسایەکە ئەڵێ کاکە محەممەد هیچ لەدی نازانێت بەزەوە مامۆسایەکی نیە ئەڵێ بۆی ڕوون نەکردمەوە دش بە داعش ئایا جیهاد یان جیهادیە ئایا بەرگریە جیهادی دەفعیان نا من ئەفسانە ناکەم شارەکان ڕوبەڕووی مامۆسا جیهادە دش بە داعش جیهادە وەڵی من ماوەسا دانیشتووە بەڵام بۆی نەڵێ بە جورەتەوە قسە ناکەی بەڵێ بە جورئەتەوە قسەکەم بەخێر و سەداقەی ئەزانم مامۆستا تۆ وەڵامت چییە ئەزانی بۆ لەبەرەوەی ناکاتونە سەر میلەتی کورد لەبەر ئەوەی بەناوی دینەوە یعنی کۆمەڵە شتێک ئیسلامی زۆر بێباکانە بە جورئەتەوە کام جورئەت ئێستاکی ئەو پێشمەرگەی کە لە شەڕدای پێشمەرگەی ئێمەی تێدا هەیە بە ئیعلامی بە هەموو شێوەیە بەشدارینی حیزبێکی سیاسی مەدەنین ئێستاکی ئەوەیشی هەمانە لە کەواتە هێزی شۆک و داعش هێزێکە هەڵە و پەڵەی تایە هێزێکە پێویستە بەڕاستکردنەوەی ئەمە قسەی تۆیە بەڵێ باشە قسەی تۆ ئاخر قسەی تۆ من ئەڵێم مامۆسا و ئەمسالی مامۆساش بەناوی دینەوە بەسێتی ئیتر بەسێتی ئیتر با داعشێکە لە کوردستانە دروست نەبێتەوە ئێمە باوەڕ من وەکو خۆم باوەڕم بە ئیسلامە غێر ئیسلام شتێکی کەم قبوڵ نییە بۆی مامۆسا باڵەت تێ نەگەڕا بەڵام بەداخەوە بەچکەتەوە قسە نەکرد مامۆسا والله